وادەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق یەک ڕۆژی ماوە و بەشێکی هاوڵاتیانی شاری سلێمانیش بە جۆش و خرۆشەوە خۆیان بۆ سبەینی ئامادە کردووە کە تێیدا 7,000 کاندیدی پارتە سیاسیەکان و قەواری بێلایەن کێبڕکێ ئەکەن لەسەر 329 کورسی پەرلەمانی عێراق. ئەمەش دوای ئەوە دێت دوێنێ پێنجشەممە دەنگدانی تایبەت بەڕێوە چوو تێیدا کەسایەتیە سەربازیەکان لە ڕێی سندوقی ئەلکترۆنیەوە دەنگی خۆیاندا. بەشێکی هاوڵاتیان بە گرنگیەوە باز لە هەڵبژاردن ئەکەن و پێیان وایە دەنگدان بە قەوارەیەکی دروست داهاتووی منداڵەکانیان دیاری ئەکات، بەڵام لەلایەکی ترەوە هەندێکیان ڕەخنە لە سیاسەتی پارتە کوردیەکان ئەگرن و پێیان وایە کە دابەشبوون و پەرتەوازەی ئەوان قازانجی بۆ نەتەوەی کورد نابێت و کورسایی ئەوان لە پەرلەماندا کەم ئەکاتەوە. بەڕای من گرنگی وای نییە ئەوەی کە گرنگ بێ بۆی کورد یەکگرتوویەتی نەوەک دەنگان. واللهی دەنگدان لە پەرلەمانی عێراق لەبەرەوەی دەنگەکان هەچەنێ بێت ناتوان زۆری نێ بەدەست بێن، بەڵام ئەگەر یەکگرتوو من لەوێ توان شتێ بکەن. کێشەکە لێرە ئەوەیە کورد پەرتەوازەیە، ئەگەر پەرتەوازە نەبووە شتێکی پێکرا، بەڵام دوای 27 ساڵیش لە حکومداری خۆمان هیچمان نەتوانی بکەین. ئێستا خەڵک دوودڵە لەوەی دەنگ باتەوە بەم لیستانی زوو، بەڵام لە هەمان کاتە ئەبێ یەکگرتوو بن. کورد یەکگرتوو نەبێ هیچی پێ ناکرێ لە بەغاش و لە کەرکووکیش و لە هەرێمی کوردستانیش. لەلایەکی ترەوە هێزە ئەمنیەکان لە ئامادەباشیدان و دەڵێن کە هەموو ڕێوشوێنە ئەمنیەکانیان گرتووەتە بەر و لەو بارەیەوە دڵنیایی بە هاوڵاتیان دەدەن. گشت هاوڵاتیانی شاری سلێمانی دڵنیاکەینەوە کە لەم دەنگدانەی پەرلەمانی عێراقدا هەموو ڕێوشوێنێکی ئەمنی پێویست گیراوەتە بەر بۆ پاراستنی ئەمنیەتی هاوڵاتیانی شاری سلێمانی و لە ماوەی بانگەشەی هەڵبژاردندا پارتوو لایەنە سیاسیەکان لە ڕێی ڕیکلام و پۆستەر و کەرنەڤاڵی ئۆتۆمبیلەکانیانەوە ویستیان ئەو پەیامە بە هاوڵاتیان بدەن کە ئەوان ئەتوانن نوێنەرایەتیان بکەن لە بەغداد، بەڵام سبەینێ دەنگدەران دیێنە قسە و بڕیار لەوە ئەدەن کە کێ نوێنەرایەتیان بکات. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.